سلاوتان لبه هم کاتتان باش حالاکانتان پشکشکین. گریلا تیوی دیمانی دو چالکی نشانشکنی گریلاکانی آزادی لدیجی سپای دولتی ترک بلاو کردتو که بهوی دو داگیرکر سزا دراون. مالپاری گریلا تیوی دیمانی دو چالکی نشانشکنی گریلا آزادی لدیجی سپای ترک لکردی جودی لزا بلاو کردتو لدیمانکان داماجه بوکرا گریلاکانی آزادی لبیسوسی تشرینی 2000 رابردو لکاشمر 12 و 15 خلکین یورو لکردی جودی لچالکی که نشانشکن ده داگیرکر سزا درا هر و باس لوشکرا گریلاکانی آزادی چالکی که دیتی نشانشکنیان لهمان ناچی برخودان لکاشمر 430 خلکی 2 یورو راجی سی کانونی دومی امسال انجام داوتی دادگیرکرک با سزای خوی گیندراوا. کۆمەڵێنەوەی ئێشەگیری ئازادی بانگوازیان لە یەکێتی ئەوروپا کرد بە گوێرە یاساکانی خۆی بژەڵێت و داوان لە گەنجانی ئەوروپا کردووە بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان ئەم ساڵ هەرچی پێویست کە بیکەن. ئێشەگیری ئازادی کە لەلایەن دەستپێشخەری ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلان 25 حوزەیرانی 2012 دەستپێکرۆ بۆ ئازادی جێسی ڕێبەر ئۆجۆلان لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا لە 12 ساڵی خۆیدا بەردەوامە. ئێشەگیریەکە هەر هەفتەیەک لەلایەن گروپێکی کوردانی ئەوروپا پەڕێوە دەچێت لە هەفتەی 615میندا بەردەوامە. ئەگید ئۆرال یەکێک لە بشتاروانی چالکێکە دەڵێ ڕۆژبوونی ڕێبەرمان و جشنی ڕەمەزان لە 4 پارچەی کوردستان پیرۆز دەکەین. دەڵێ 2024 ساڵێکی بەرخۆدانە بۆ ئازادی جەسی ڕێبەرمان هەرچی پێویست بێ ئەنجام دەدەین. سریدا از روزبنا سروکی ما تابای هر چه پارچه کردستانی از پیروز دکم دیشا جشنا ایفار رمضانه دیشا تابای از پیروز دکم من بجین جشنا پیروز به بوی و چارکیه جی اون زانم سالا 2018 دا 2019 دا ما چارکی برچبونه انجام بازار استراسبورگ بپیکانی اره ما هنگ انجام جه کردن ل وقت دلما چنم اجبوی ویناگو بخوازم انجامنا باش ام جه بگرن اف سالا 2024 اجبوی گله کرد با من ادبجو سالا که مقدسه سالا که برخدانه اجبوی ام کاربن سروک با آزاد بکن یعنی سنتی فیزیکی امی آزاد بکن جبوی وی چی گرک کم بکن وقتی دیجی دخوازه ما جواک ما گله ما جبو انجامه که کار بیچه بکنن به پرانی جوان یعنی جوان گرک دفعه سالات آزان و 24 دا هی بهتر چالک بن هی بهتر اکتیو بن و هی بهتر دنگی خواه بلند بکن یعنی آنی به چاوا هلبجارتنا نهاية بريا نهاب ده بازار جا چی بوی او روحه وانه یکیتیا وانه اتفاقا وانه چی بو و وصل کن گو جمن شو مقابله في گرک جوانی ما اروپا جی او جی وسا دنگی خو بلند بکن یکیتیا خو و رخصنا خو خورد بکن کی ام غالبا انجام بک دست بکن ام سرکی خو فیزیکی زیدانی ام در بکن. دەستپێشخەری گەلی باکوور ڕۆژهەڵاتی سووریاش دەڵێن لە پێناو ئازادی جێسی ڕێبەر ئۆجۆلاندا 3,669,000 واژۆ کۆکراوەتەوە. دەستپێشخەری گەل لە هەرێمی باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە 9 شوبات بەرەگەی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە شاری قامیشلۆ هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ دەستی پێکردووە لە چوارچێ هەڵمەتەکەدا لە هەرێمی باکوور ڕۆژهەڵاتی سووریا حەڵەب شام حەما حومس لازەقیە سویدە لامیە و تارتوس کۆکراونەتەوە. دەستپێشخەری گەل لە هەرێمی باکوور ڕۆژهەڵاتی سووریا ئەمڕۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامەکانی هەڵمەتەکەی ئاشکرا کرد و ئەوەی بەبیر هێناوە کە هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ بۆ ئازادی ئۆجۆلان لە 9 شوباتی ڕابردوو دەستی پێکردووە لە 4 نیساندا کە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلانە کۆتایی هاتووە. لە ڕاگەیەنراوەکەدا ببوورن ئەوەش خراوەتە ڕوو کە گەلی سووریا بە هەموو نەتەوە ئاین و بەشەکانی و لەو کاتەوە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان پیرۆزکراوە داواکارەکانی واژۆ کردو بۆش پامێکان ئەڕاستی هێزە پلانگەڕەکان کردووە هەروە پامێکشان ئەڕاستی هێزە پلانگەڕەکان کردووە و ڕاگەیەنراوە کە ئەو پەیامە لە هەمان کاتدا ئەسی خۆشەویستی پشتیوانی بڕوا منبوون بە فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان و پێداگیری گەلە لە سەر دەست بەسەرکردنی ئازادی ئۆجۆلان. هاوکات باستەوەش کراوە بەوەی بیر و ڕامان بە گرنگی ڕۆڵی ئەنجومەنێکێتی یاخود بەهۆی بڕوابوونمان بە گرنگی ڕۆڵی ئەنجومەنێکێتی ئەوروپا ڕێکخراوە نێونەتەوەیەکانی مافەکانی مرۆڤ لە چارەسەرکردنی دۆسیە ڕێبەر ئۆجۆلان و دەسەبەرکردنی ئازادی جەسەی ئەودا ئێمە داوایان لێ دەکەین کە ڕۆڵی کارا بگێڕن و ئیرادە و داواکاری سەرجەم گەلان کە بڕوان بەو دۆزە هەیە لەبەرچاو بگرن.
سەرچاوە خۆجیەکانەوە ناشکرا کردووە کە سوپای تورک و چەتەکانی لە سەرەتای مانگی نیساندا 4 هاوڵاتیان لە شاری ئافرین ڕفاندووە. بە گوێرەی سەرچاوەکان ناوی کەسە ڕفێنراوەکان بڵاوکراوەتەوە کەویش محمود سەبری عەبدوڵڵا لە گوندی جەلەمەی ناوچەی جندرێز و 2 برابەناوەکانی فراس نووری و حۆباجەواد نووری کە دانیشتوی ئافرینن، ڕێناز ڕەشید محەممەد لە گوندی شێخ ئۆرزی ناوچەی بلبل. هەروەها سەرچاو خۆجیەکان ئەماژیان بۆ کرۆ کە دەوڵەتی تورک لە ناوچەی بلبل 445 داری زەیتونیشی بڕیوەتەوە. عەدنان موفتی دەڵێ بەشێک لە بڕیارەکانی دادگای فدرالی زیاد لە سنووری خوان ڕۆشتون. سەرۆکی خۆلی دووەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەشێک لە بڕیارەکانی دادگای فدرالی بە نادەستوری وەسەردەکا و هۆکاری و دۆخەش کێسا بەسەر هەرێمی کوردستان داتۆ بۆ ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی دەگەڕێنێتەوە. عەدنان موفتی سەرۆکی خۆلی دووەمی پەرلەمانی کوردستان و ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لەدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا سەبارەت بە بڕیارەکانی دادگای فدرالی ڕایگەیاندووە بەشێک لە بڕیارەکان زیاد لە سنووری خوان ڕۆشتون، چونکە هەندێک لەو بڕیارانە لە دەسەڵاتی حکوومەتی فدرالی و بەشێکیشان هی پەرلەمانی عێراقن، بەڵام دادگای فدرالی خۆی کردوتە خاوەنیان. ئەمەش پێچەوانەی دەستوری عێراقە و دادگای فدرالی ڕاستە بڕیارەکانی کۆتین، بەڵام دەستور لە هەموو یاساکانەوەیە. ئەو دەڵێ 2 مادەی گرنگکەن کە لە دەستوردا یەکێکیان پەیوەندی بە قوارەی هەرێمەوە هەیە کە دەنگی بۆ دراوە. مادەکە دەڵێ قوارەی هەرێم پارێزراوە بە هەموو یاساکانی، واتە پێش دەنگدان بە دەستور ئەمە جێگیر کراوە. بەڵام بە نمونە لابردنی کورسی پێکاتەکان کە بە یاسا ڕێکخراوەکێتی و پارتی دەنگیان لەسەر دراوە، لابردنیان بە بڕیاری دادگا پێشەلکاری یاسای هەرێمی کوردستانە. عەدنان موفتی باسی لەوەش کردووە پرسیار لەوەدا کە کورسی کۆتاکان هەڵوەشایە و بۆچی کورسی پێکاتەکان لە بەختە و مووسڵ هەڵنەوەشایەوە. لەمەوە تێدەگەین بڕیارەکانی دادگای فدرالی تەفسیر دەکرێت کە لایەنی سیاسی هەیە. ئەمڕۆ 24 ساڵ تێپەڕی بەسەر کۆچی دوایی ڕۆشنبیر و سیاسەتمەداری کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەمبەستی نیشاندانی پێزانین بۆ بەرهەم و خەباتی چەندین ساڵی تاجەگۆڵینە لەسەر مەزارەکەی دانرا. ئەمڕۆ لە شاری سلێمانی بەمبەستی دەربڕینی پێزانین و ڕێزلێنان لە بەرهەم و تێکۆشانی ڕۆشنبیر و سیاسەتمەداری کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەد سەردانی گۆڕستانی ئیبراهیم ئەحمەد لە گردی سەلیم بەکرا. لە سەردانەکەیدا خانەوادە و بەشێک لەلایەنە سیاسیەکان و ڕۆشنبیران تاجەگۆڵینەی ڕێزیان لەسەر مەزاری ئیبراهیم ئەحمەددانا. پێشتریش ڕاگەیەنرابوو کە بەهۆی ئەوەی ساڕۆژەکەی کەوتوتە مانگی ڕەمەزانەوە ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە بەڕێوە ناچێ و دوا دەخرێ. ڕۆژی 8 نیسان ساڕۆژی کۆچی دوای مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. ئەم ساڵ بۆی ئەوەی کەوتوتە مانگی ڕەمەزان و ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە بۆ کاتێکی نادیار دواخراوە. لەگەڵ نزیکبوونی جێژنی ڕەمەزان و نەبوونی چاودێری بازار لەلایەن حکوومەتەوە نرخی کاڵاوشت و مەکەکان لە بازارەکانی عێراق بەرز بۆتەوە. فرۆشیارانیش ناڕەزایەتی لەو دۆخە دەردەبڕن و پێیان وایە بەرزبوونەوەی نرخی دۆلار هۆکارێکی بێ بازاڕەیە. لە ماوەی ساڵانی پێشوو لەگەڵ هاتنی جێژنی قوربان و ڕەمەزاندا بازارەکانی عێراق جموجۆڵێکی بازرگانی گەورەی تێدا دەبوو، بەڵام ئەمساڵ بە پێچەوانەوە. لە دوایین هەواڵیشدا ئەمڕۆ ملیۆنان کەس لە ئەمریکا و کەنەدا خۆیان ئامادە دەکەن بۆ بینینی خۆرگیرانی تاڵ کە دیاردێکی دەگمەن و جێگەی سەرنجی زۆری خەڵکە. خالید سلێمان چالاکوانی بواری ژینگە دەڵێ خۆرگیرانێکی تاڵ لەسەر هێڵێک دروست دەبێت کە لە زەریای هێمنەوە دەست پێ دەکات بە مەکسیک و ئەمریکا و کەنەدا تێپەڕ دەبێت لە باکووری زەریای ئەتڵەسی کۆتایی دێ. لە ماوەی خۆرگیرانەکەدا کە 2 کاتژمێر و 36 دقیقە دەخانێ مانگ بە نێوان زەوی و هەتاودا تێپەڕ دەبێت بۆ چەند چرکێک هەتا بە تەواوەتی لە بەرچاون دەبێت. لەم چەند چرکەیەدا گیانەوەرە کێوەکان دەیکەنە شەو، گیانەوەرە ئاوەکانی سەر دەکەون بۆ ڕووکەش چونکەوا دەزان ڕۆژ کۆتایی هاتووە. ڕووەکان تووشی نیوە شۆکێک دەبن چونکە وزەی هەتاویان لێ دەبڕێ و لە چەند چرکەیەکدا وزە و شەکر و خۆراکیان پێناگا.